من ئەمڕۆ هاتم بۆ شاری شەهیدان شاری هەڵەبجە ئەو شارێک کە بۆتە سمبولی هەمومان ناسنامەی نەتەوەیەکە. من لە شاری خۆم و ناو کەسوکاری خۆمم و خاڵی هاوبەشمە هاوخوێنەکانم لێرن. سوپاسی جەنابی پارێزگامان کرد هەموو بەڕێزان کە لە ئیدارەی پارێزگای هەڵەبجەن. قسەمان لەسەر هەموو کەم و کوڕەکان کرد و بە گۆڕانکاریشەوە و دەستخۆشیمان لێ کردوون دەستخۆشیمان لێ کردوون کە ئەدایەکی جوانیان پێشکەش کردووە و حزورێکی بەرچاویان هەبوو لە هەموو بوارەکان بواری ئەمنی بواری ڕاستەکەم و کوڕی زۆرە و قسەمان هەڵوەستەمان لەسەر هەر هەمووی کردووە بەڵام یاداشتیشیان پێشکەش کردین یاداشتەکە دەبین قسەی لەسەرەکەین متابعەکەین هەوڵی جدیە دێن کە جێبەجێ بکەین هەڵەبجە لای ئێمە ئەولەوێت هەیە بەڕاستی و کاری جوانیان کردووە دەستخۆشیان یەکەم خۆبەخشانە بەرپرسانە پێشمەرگانە دڵسۆزانە حەزوریان هەبووە جوانە داوەتەوەی کە پێداویستەکانیان تا ڕادەیە کە معناتیان هەیە بەڵام خۆشبەختانە کارەکانیان کارێکە جێگەی تەقدیرە و دەستخۆشیان یەکەین داوامان لێکردوون بەردەوامیان هەبێ و لە پاڵ داواکاریەکانەوە ئێمە هەوڵی جدیە دین کە داواکاریەکانە جێبەجێ کە داواکاری ڕەوان و حکوومەتی هەرێم پێویستە بەجددی بێتە سەرخەت بۆ هەڵەبجە وەکو پارێزگا ڕاستە وەکو پارێزگای بەڵام تا ئێستا پایەکانی پارێزگا و مقۆماتی پارێزگا تا ئێستا بەرجەستە نەبووە وەکو پارێزگایەک کە حزوری هەیە وەکو پارێزگای سلێمانیان دوهۆک یا هەولێر بۆی هەوڵە دەین کە هەڵەبجە بۆ ئەم کێشانەی هەیە سەبارەت بە کێشەکانی تەسنیفی بکەین پۆلێنی بکەین ئایا بەغایە ئەگە بەغایە ئەوە قسە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانەکەین بۆی کە جەختکەنەوە لە بەغا بزانین بۆ نمونە مۆری جنسی هەڵەبجە جێبەجێ نەکراوە یان نایکەن یان ئێمە ڕاستە کێشەیەکی بچووکە بەڵام ئەمە عمقی هەیە ئەمە ڕەهەندی هەیە بەڕاستی و بزانین بۆ کێشەکانی تر ینی دام دەستگا ئەمنیەکان کە پەیوەندی بۆ وەزارەتی ناوخۆ هەیە کێشە و کەموڕەکان بۆ جێبەجێ نەبوون ڕۆتینە یاخود نەگەیشتۆ شوێنی خۆی گەیشتۆ جێبەجێ نەکراوە ئێمە متابعەکەین و بڕیارشمان داوە بە ڕایۆژ لەگەڵ جەنابی پارێزگا و خوشتی بەڕێزم نوخشەخان پێداچوونەوە بە هەموو دام و دەستگاکان دەکەین و گۆڕانکاری دەکەین وەکو دەستمان داوەتێ لە هەموو شوێنە گۆڕانکاری دەکەین خەڵکی شیاو لە بۆ شوێنی شیاو دادەنینەوە مراجعە دەکەین لە هەموو سێکتەرەکان و ئیدارەی پارێزگای هەڵەبجە ئەوانەی کە لەسەر وەزارەتی ناوخۆ بەڕێز ئەمڕۆ کاگری واچەتۆ جێگری وەزیری ناوخۆ سەردانی هەڵەبجەی کرد و پێی خۆش بوو لە نزیکەوە ئەگەی لە معاناتی هەڵەبجەیەکان دایرەکانی هەڵەبجە مؤسساتەکان لە پۆلیس لە ئاسایش حتا لە تەندروستی کە تەخەسوسی خۆی نییە بەڵام خۆتان نەزان مەسەلەی کۆرۆنا کارێکی کردووە ئێستا بەردەی ماڵی هەموو خەڵکیی گرتووە پێی خۆش بوو سەردانمان بکەوە پێی خۆش بوو لە نزیکەوە ئەگەی لە معاناتەکانمان بێ چونکە شاری هەڵەبجە کە شاری شەهیدە ئەمیش خۆی کە کەسوکاری شەهیدە بە هەڵەبجە بە یەکەم ئەوای خۆی بە یەکەم ماڵی خۆی ئەزانێ